خۆشەویستان تەوری تەندروستی ئەمڕۆمان کە ئێمە ئەمڕۆ گفتوگوی لەبارەوە دەکەین پرسی پچڕانی بەستەرەکانی ئەژنۆیە بەڵام دەمانەوێت بزانین بەستەرەکانی ئەژنۆ چۆنێتی پێکاتیان یاخود خۆی لە چیدا دەبینێتەوە و ئەم بەستەرانە هۆکاری چییە کە دەبچڕێن ئەگەر چارەسەریان بۆکرا لە دوای چارەسەری عرازەکار یاخود کاریگەریەکانی دیکەی چی دەبێت دەبنەوە بە کەسانێکی ئاسایی دەتوانن هەموو جۆرە مامەڵە و جوڵەیەکی ئاسایی بکەنەوە کە بەر لەوەی کە ئەم بەستەرانەی ئەژنۆ بچڕابن و دواتر باس دەکەین کە بەپێی تەمەنە جیاوازەکان جۆری چارەسەریەکان خۆی لە چیدا دەبینێتەوە من گفتوگۆکانم دەست پێ دەکەم پرسیارەکان چڕ دەکەمەوە لەگەڵ میوانەکەم کە دکتۆر شاخەوان عەلیە پسپۆڕی نەخۆشیەکانی ئێسک و شکایی و ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ باین باش کوردستان میانمانە دکتۆر بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. باینتان باش سپاس بۆ ئێش. دکتۆر با بزانین بەستەرەکانی ئەژنۆ چییە؟ بەڵێ سپاسان دەکەم. طبعا لە زۆر دەرفەتی ترە بە ڕاستی باسی کێشەی ئەژنۆمان کردووە و ئێمە وەکو پزیشکیش دایمەن بە نەخۆشەکانمان ئەڵێین کێشەی ئەژنۆ زۆرە چونکە تەقریبەن یەکێ لەو نقطە زۆرانی کە لە لەشمانە کێشی لەشمانی لەسەر ڕائگیرێت و زەختی ڕۆژانی لەسەر جونگەی ئەژنۆیە و لە هەمووی مهمتر کە پێناسی جونگەی ئەژنۆ ئەکەین بە ئاڵۆزترین جونگە لە لەشەدا ئەندێ چونکە ئێمە هەمومان نەزانین جونگە چ کاتێ دروستە بێت جونگە کاتێ دروستە بێت کە دوو ئێسێک بچنە سەر یەکتری هەردوو ئێسێک لە یەک نزیک بنەوە ئەمە جونگەیە لە زۆربەی جونگەکانە چەند ئێسکێکمان هەیە لە تەنیچێکەوە یەک جونگە دروستەکەن لە ناو جونگەی ئەژنۆ دوو جونگەمان هەیە عادەتەن خەڵک لەوانەیە ئەوە نەزانێت و هەتا خۆشمان پێشەوەی ئەم زانستی پزیشکی بخوێنین نەمانەزانێت جونگەی ئەژنۆ جونگەیەکە لە بینی ئێسی ڕان لەگەڵ ئێسکەکانی خواروی قاچمان و پاشان ئێسێکی تر جونگەیەکی تر هەیە لە بینی کڵاوەی ئەژنۆ لەگەڵ جونگەی لەگەڵ ئێسکی ڕانە بۆیە بە دروستبوونی دوو جونگە لە شوێنێکی زۆر بچووکە ئێمە پێڵین ئاڵۆزترین جونگە لە لەشمانە پاشان ژمارەیەکی زۆر بەستەری ورد و گرنگی تایە بۆ ڕاگرتنی بەڵانسی قاچمان بۆ ڕاگرتنی بەڵانسی لەشمان وی هەر پێکانێت هەر کێشەیە لە جونگەی ئەژنۆیە لای ئێمە زۆر کێشەیە و چاکبوونەوەی لەوانەیە لەگەڵ هەندێک جونگەی ترە فەرقی زۆر بێت بەنسبەت پچڕانی بەستەرەکانەوە کە یەکێکی تر لەوانەیە کە جونگەی ئەژنۆ ئاڵۆز ئەکات دوو جۆر بەستەرمان هەیە لە ناو جونگەی ئەژنۆیە بەستەرێکیان بەستەرەکانی دەرەچین لە دەروی جونگەکەن لە دەروی شلەی ناو جونگەکەن بەڵام دوو بەستەری زۆر گرنگمانەیە لە ناو شلەی جونگەکە ئەمەیە دامن کێشەی ئێمە لەگەڵ کەسانی ئاسایی لەگەڵ وەرزشەوان و یاریزانەکان کە ئەگەر بەستەرەکەی ناوکە پێڵێن بەستەری خاچی بە ئینگلیزی پیان دەڵێن کروشەی دیگە زانی شکڵەکەیان ئاوای ئەچنە سەر یەکتری شکڵی خاچە دروست دەکەن پچڕانی ئەو بەستەران و بەتابەتی بەستەری پێشەوە لە یاریزانەکان و خەڵکی ئاسایی ئەپسڕێ ئەمە زۆر ئاڵۆسرە لەگەڵ پچڕانی بەستەرەکانی دەروی ئەژنۆ حتا ماوەی چاکبوونەوەکە و جۆری نەشتەرکەری و جۆری چارەسەرەکەی جیاوازێکی زۆری هەیە. باشە ئەم دوو جۆرە بەستەرەی ئەژنۆ کە جناب باسە کرد کامیان زیاتر معڕەزن بۆی کە تووشی پچڕان بن یاخود تووشی ئەو بن کە ڕووداوێکی نەخوازراوە بەستەریا بێت گەر ئاماژەت بۆ کرد کە بەستەرەکان ئەوانی کە لە ناوەن ژمارەیان زۆرە گەر مترسی ئەوە کرا کە بە پچڕان هەمویان بەجارێک مەترسی پچڕانیان لەسەر دەبێت بەپێی جۆری ئەو زەبرەیەکە تووشی کەسەکە ئەبێت یعنی هەندێک کەسەیە لە کاتی بۆنە ڕووداوی ئۆتۆمبیلەکە یان ڕووداوی کەوتنە خوارەوەکە هەر ئەژنۆکە هەنی هەڵ ئەتەشێت هەمووی ئەپسڕێت ئەمە شتێکی ترە بەڵام عادەتەن لە کەوتنێکی ئاساییان لە کاتی وەرزشە بەستەرێک ئەپسڕێت هەندێک جار یعنی هەندێک شتی ئاڵۆزتر هەیە چونکە ئێمە لە ناو جونگەی ئەژنۆیە شتێکی ترمانێت جگە لە بەسەر بە کوردی پێڵێن کارتلێج خۆی کارتلێج بە ینی ئینگلیزیەکەیەتی ینی کڕکڕاگە دوو کڕکڕاگەی شێوە ینی هیلالین مانگین لە ناو جونگەی ئەژنۆمانە بۆی وەکو کوشتێک وان زەخت لەسەر دوو ئێسکەکە کەم ئەکاتەوە هەندێک جار ئەوەشی لەگەڵا ئەدڕێت ئەو وەکو درانە درزیتی ئەبێ هەندێک جار بەستەری ناو جونگەکە لەگەڵ بەستەرەوەکانی دەرەوەیکیان ئەپسڕێت بۆ یعنی بەڕاستی شتەکە زۆر ئاڵۆزە بەپی ئەو جۆرە زەبرەی کە تووشی ئەبێت چارەسەرەکەش ئەگۆڕێت دوو بەستەرمان هەیە لە ناو جونگەکە طبعا پچڕانی ئەو خەتەرترە لە پچڕانی دەرەوە بۆ چونکە خوێنی کەمتر بوو ئەچێت چاکبوون هەر شوێنێک لە لەشمانە کە خوێنی کەمتر بۆ چوو درەنگتر چاکە بێتەوە هەندێک جار هەر چاک نابێتەوە خۆی بە شێوەیەکی گشتی ئێمە ئەگەر باسی زەبری بەستەرکەین سێ جۆر زەبر تووشی بەستەر ئەبێت هەندێک جار ئێمە بەس پێڵێن سترێچ واتە کشان بەستەرەکە بەس دەکاتی جوڵەیەەکە مەرجێ هەر لە ئەژنۆمانە لە هەموو بەشێکی تری لەشمانە جاریە مەسەن جونگەی پاژنۆ خاچەکەی بەلای هەسبە ئازارەکەی بۆ ماوەیە ئەمە لەوانێ بەس کشا بێت سترێژ بوو بێت ینی عەزێتی گەشتووە خۆی بەستەر چی وەکو لاستیکێک گوایە دوو ئێسەکەی بەستۆ بێت ئەگەر لە حەدی خۆی زیاتر بکشێ ماوەی کێشەی بۆ دروستەکە جۆری دووەم لە زەبری بەستەرەکان ئەوەیە پێڵێن پچڕانی نیمچەی پچڕانی جوزئی بەشێکی ئەپسڕێت ئەمەش هەر زۆر باشە یعنی حتا لە هەر جۆرە بەستەرێکیان بێ لەوانی ئەژنۆ ئایا ئەوەی دەرەوە بێت ئاوەی ناو جونگەکەی بێت کە پێڵێن
بەستەرە خاچەکان ئەگەر ئەوانیش بپچڕێن بەس بە شەرتێ نیمچەیی بێت ئەوە شار نەتیجەکەی باشترە چونکە لەوان هەرپێویست بە نەشتەرگەری نەکات و بە چەند شتێکی بەسی چاک بێتەوە. جۆری سێهەم لە زەبری بەستەرەکان پێڵین پچڕانی تەواوەتی، یعنی بە ئینگلیزی پێڵین کۆمپلیتیر، یعنی بە تەواوەتی دوو بەستەرەکە ئەگەرەوە بەستەرە ڕێک ئاوە جیابۆتەوە. ئەمە بە تایبەتی ئەگەر پچڕانی بەستەری خاچەکە بێ ئەوەی کە لە ناو شلەی جونگەکە ئەمە هەم کێشەی زیاتر بۆ کەسەکە دروستەکە هەم چارەسەرەکەی گرانترە ئەو کات ئەگەر دەرفەتە بوو بەپی کەسەکان باسی ئەکەن چارەسەرەکەی. باشە دکتۆر ئەم بەستەرانە هۆکاری چییە کە دەپچڕێن؟ دەکرێت لە ڕێکردەیەک یا هەڵس و کەوتێک یاخود جوڵەیەکی نەخوازراوی ئاساییەوە ئەم بەستەرانە پچڕانیان بەسەرا بێت و دیارترین ئەو گرفتانی خود ئەو جۆرە پچڕانی کە ڕووییا و هاتوۆتە لای پزیشکانی پسپۆر کامانە بوون. خۆی بەستەر لە ئەنجامی جوڵەیەکی غەڵەتەوە ئەپسڕێ ئیتر لە هەر شوێنێکی لەشمانە بێت. لە ناو جونگی ئەژنۆیە بە تایبەتی ئەو بەستەرانی کە وتمان بەستەرە خاچەکان کە لە ناو شلەی ژونگەکە لە ئەژنۆیە ئەوان کێشەی وەرزشەوانەکانمانە. زۆربەی ئەوانەی کە تووشی کێشەکە ئەبن ئەوانن کە یاری ئەکەن و بە تایبەتی لەم کاتی ئێمەیە بەڕاستی من ڕۆژانە باسمانەکە لەگەڵ نەخۆشەکانمانە لەگەڵ ڕافقی نەخۆشەکانە ئەبێ بە مناقەشەمان وەرزشکردنی تۆپێن ئەنی فوتبۆڵ بە تایبەتی لە هەندێک ساحەیە کە هیچ مواسەفاتێکی وەرزشیت یانە جۆری ئەو چیمەنی لەسەری ڕائەکەن چیمەنێکی هەر دەستکردی ژنیە لاستیکە ئەمە دووچاری پچڕانەکە. پچڕانی بەستەرەکان لە ئەژنۆیە لە وەرزشەوانە زۆربەی سەبەبەکەی چیە؟ یاریزان بۆیە کێشەکە لە تۆپەکایە هەتا مەرجێ لە فوتبۆڵە لە باسکتبۆڵە ینی تۆپی سەبەتە لە بالە لە تۆپی دەست ئەو یاریانی کە جەمپی زۆرتیە یارزانەکە جەم بکە کە ئەکەوێتەوە سەرزەوی قاچی ئەسوڕێت. ئیتر لەگە سوڕانەکە لەوانەیە بەستەرە خاچەکانی ناو جووکەکە بپچڕێن لەوانی ئەوانی دەرەوەی جونگەکە بپچڕێنێ هەندێک جار گۆڕینی ئیتیجا مەسەڵەن یاریزانەکە بە ئیتیجا ڕاکە لە پڕ ئەوێ ئیتیجاکەی بگۆڕێت کە ئاواکە یەکسەر خۆی ئەڵێ نەخۆشەکەی کێ بوو لە ئەڵە دوکتۆر یەکسەر هەستم بە تەقەیەکە لە ناو ئەژنۆمە یەکسەر ئەپچڕێ. لە کەسی ئاساییە زۆربەی مەسەڵەن نەخۆشمان هێڵێ لە قادرمەدا ئابزین پلە پلە لە ئاخر لە قاچم ترازەکە قاچم ترازە هەستم کرد ئەژنۆم سوڕا خۆی پێمان ئەڵێ ینی خۆی هەستی کردووە سوڕانەکە چۆن یان وای لێ یان بەملاو بەولای ئەجوڵێ لە هەچ چونکە ئەم بەسەرانە بە شێوەیەک دانراون لە ناو جونگە ینی کشانێکی تایبەتی خۆی هەیە بە شێوەیەک دانراوە کە ئەوەنە درێژ نییە کە تۆ بە هەوەسی خۆ بیجوڵێنی بۆیە لەگەڵ ئەوەی کە ئەجوڵێت فلەتەکە ئاوا ئەکات ئەپسڕێت نەخۆشەکەوکو ئاماژەم پێکرد خۆی پێمان ئەڵێ هەستم کرد بە تەقەیەک لە ناو جونگەکە خۆم هەستم کرد شتێک پسڕا ئیتر ئەو کاتە ئێمە ئەبێت بۆی تەشخیصکەین ئایا زۆریشانەکە پسڕا. باشە دکتۆر دەزانین کە لە کوردستاندا بەدەر لە چارەسەری پزیشکی کە ئەنجام بدرێت چارەسەری دیکە هەیە لە کاتی شکاوی لە جێچوونە کە هاوڵاتیان ئەنجامی دەدەن کە ئەویش دەچنە لای جراحێک بۆ ئەوەی کە ئەگەر شکاوی هەبێت بۆیان لە جێچوون هەبێت بۆیان بێنەوە شوێنی خۆی بەڵام کەسەکان چون بزانن کە ئەمە پچڕانی بەستەرەکانی ئەژنۆیە نەک لە جێچوون و جۆرەکانی دیکەی کە پەیوەندی بە جونگەوە هەیە. دیسانەوەی نەسەر جۆری پسڕانەکە کامیان ئایا کشانە ئایا پسڕانی نیمچەیە یان پسڕانی تەواوەتی چونکە نیشانەکان بەپی ئەوە ئەگۆڕێت ئێمە وتمان مەسەڵەن ئەڵێ گوێم لە تەقەیە بوو خۆ مەریژنێ تەقەکار پسڕانی بەستەرەکە بۆ لەوانەیە ناو جونگەکە کردڕاگەیەکی بەستەرەکە هەر سەوتەکەی دروست کرد دەبێت بۆیە بەپێی نیشانەکان تۆ ئەبێت بیر لەوەکەی تۆ چۆن چارەسەرێکی تەنها شت مادەم ئەو شتێک کە تۆ باسێک کرد زۆرم پێخۆشە ئەو پرسیارەوە کرد بە هیچ شێوەیەک جونگە ناتەقێنرێت تەقانی جونگە نیە ینی لە زانستە هەتا تەئکید نەبێت چیەتی ینی تۆ ئەبێت کە شکێ هەیە لە پسڕانی بەستەر شکێ هەیە لەوانە شکاوی هەندێک جار شکاوی ینی پارچەی لە ئێسەکەلی ئەبێتەوە لەگەڵ پسڕانی بەستەرەکە بۆی باشترە تشکی بۆ بگیرێت بزانی جۆرەکەی چییە چ کاتێک جونگە ئەوەی کە کوردەواری پیاڵێن ئەتەقێنرێت و ئەخرێتەوە شوێنی خۆی ئەبێ لە جێچوو بێت لە جێچوون چییە جونگەکە ناجوڵێت تۆ هەتا پەنجەیەکە ئەگەر لە جێچوو بێت دنیا هەستێ ناتوانانی بیجوڵێنی کە نەجوڵە ئازارێکی تەمان ئازاری لە جێچوون زۆر زیاترە لە ئازاری شکاوی و پسڕانی بەستەر و ئەمان ئەو کاتە تۆ ئەبێ بیر لەوە بکەیتەوە کە یعنی بیخەیتەوە شوێنی خۆی یان بیتەقێنی هەرچەنە ئێمە وەکو پزیشک دایمەن یعنی زۆر لەوە ئەترسین چونکە ئەمانە بەڕاستی تۆ لەگەڵ مرۆڤێکە کارەکەی مرۆڤ لە کاتی ئەوانەی کە ئاو ئیشانەی بۆ کراوە تووشی جەڵدەی دڵ بوو تووشی بارێکی دەرونی بێت چونکە ئازارەکەی ئێمە وەکو پزیشک ئەزان ئازاری ئەو شتە چۆنە هی ئەوە نییە کە تۆ بەبێ بەنج بتوانین دەستکاری شتێکی واقعی پاشان ئەگەر تیشکمان بۆ گرت ئەمە تیشکەکان عادەتەن خەڵکی ئێمە لەو حاڵەتانە زۆربەی تشکی ئاسایی ئەگرێت بۆ بەستەر لە تشکی ئاساییە دەرناکرێت ئەشیا ئەتیادی کە خەڵک ئەیگرێت ئەشیا ئەتیادی بەس ئێسکەکە و درزیان شکاوی دەرئەخا ئەگەر تۆ بتێ لە بەستەرەکان ئەکیدبی ئێمە پشکنینی تایبەتی خۆمانمانێت چەند ینی
تێستێکی بۆ نەخۆشەکە بۆ ئەژنۆی نەخۆشەکە ئەیکەین بۆمان دەرەخات تقریبا ناتوانم بڵام 100% بەڵام یعنی نیشانێکمانەیە کە ئەمە چ بەستەرێکە و چ جۆرە کێشەیەک لە ئەژنۆیە هەیە. زیاتر شتمان هەبوو ئەشعەی ئەوەی خەڵک پێڵە تەنووری واتە ئەشعەی MRI مغناطیسەکەی بۆ ئەگری ئیتر ئەوە ئەتوانم بڵم ئەویش 100% نییە چونکە کێشەمان دروستەکە بەتایبەتی لە سەرەتاکانی پچڕانەکانە بەتایبەتی لەو بەستەرانەی خاچەکانی کەوتمان لە ناو جونگەکە ئاوساوی دروست ئەبێت هەندێک جار ئاوساویەکە تووشی خەڵەتمانەکە ئەمەش دایمەن کێشەی ئێمە نەک من پزیشکانی تریش لەگەڵ نەخۆشە ئەڵە دکتۆر پێویستم تاوە پسراوە دکتۆر تەقریری ئەشعەکانی سێتی پسراوە کە چی سوپاس بخوا پاشماوەی سێرماکە نەپسرا نەک لای ئێمە لە وڵاتانی دەرەوەش هەروایە بەستەری خاچی ناو ئەژنۆ کە ئەبسرێت لە سەرەتا لەوانێت هەمومان تووشی هەڵەکە من دایمەن بە پزیشکانە ئەڵم بە ئەم بەستەرانەیەکێکە لە بەستەرانە حای پزیشکی ئەوە چونکە تۆ جاری وا هەیە ئەو برادرانی کە نەشتەرگەریمان بۆ ئەکەن 100% وتومانە ئەمە لەوانەیە پسرا بێت تەشخیصی ئەخیر بە نازوورە ئەوەی کە بە کامێرە ئەچێتە ناو ئەژنۆکە و سێریەکە چۆتە ناو ئەژنۆکە سێری کردووە نەشت پسراوە چونکە جەماعەتی ئاوساوی لە چواردەوری بەستەرەکە دروستە پێ ئیشارێتەوە شکلی پسرانێ دەرەخە بەڵام ئەویان 100% ئیتەوەی ئێمە زۆر لە دڵنیا نەبین بە تایبەتی لە وەرزشەوانەکانە چونکە بە دڵنیایی و چارەسەرەکە بەپی تەمەن و بەپی جۆری ئیشی کەسەکە ئەگۆڕێ ئەگە وەرزشەوان بوو مەجبورین زوو نازووری بۆکەین بزانین ئایا ئیترەوە 100% بە کامێرە ئەچیتەوە دیارە پسراوە. باشە دێمە سەر چارەسەریەکان بۆ منداڵان و کەسانی گەورە بەڵام بەر لەوە دەمەوێت بزان ئەو کەسانی کە خۆیان شارەزاییەکان هەیە لە بابەتەکەیە متابعەن یاخود بەدوای زانیاریە شون دەزانن کە ئەم جۆرە ئازارەی کە لە ئەژنۆکانیان ڕووی داوە شکاوی نییە لە جێچوون نییە هەست بکەن کە ئەمە بەستەرەکانیانە چۆن فریاگوزاری سەرەتایی بخۆیان یان ئەو کەسان جام بدەن کە تووشی حاڵەتەکە بووە فریاگوزاری سەرەتایی هەیە بۆ ئەم کەسانە بەدڵنیاییەوە فریاگوزاری سەرەتایی بۆ هەموو جۆرە زەبرێکی یەکسەر ئەوەی کە پێڵین ئێمە پێڵین ئەکیوت ئینجریانی ئەوەی کە لەو کاتا کتوپڕ و ئەیە و زۆر بەمان ئەوانەی کە متابعی یاری شتەکەن یەکسەر ئەیبینن چیان بۆکەن یەکەم شت ئێمە لە ماوەی 48 بۆ 72 ساعت واتە دووسێ ڕۆژی یەکەم کێشەمان لەگەڵ زەبرا شکاوی بێهەچ شتێ بێت ئاوساویە چونکە خوێن بەربوون دروستە بێت لە مانتێقەکە ئاوێکی زۆر و خوێنێک و ئەبێتەوە ئاوسێ بۆیە باشترین بەخشت بەکارهێنانی سەهۆڵ و ساردیە بۆیە گەسەی یاریانەکەن یەکسەر کیسە سەهۆڵیان لایە و هەتا ئێستا شتی تریش دروست بووە کە جۆرە دەرمانێکی خیتە سەلاجە و سارد دەبێت باشترین شت بە تایبەتی ئەبێ خەڵک ئەمە بزانێت نابێتەوە تا هەفتەیە 10 ڕۆژ 20 ڕۆژ هەر سەهۆڵ بەکاربێنی چونکە دوای چەند ڕۆژەکە ئیتر ئەگە زۆر بەکارهێنانی ئەبێتە هۆی ڕەخبوونی بەستەرەکان و ماسووکەی ناو بۆیە بە تایبەتی لە دووسێ ڕۆژی یەکەم بەکارهێنانی سەهۆڵ زۆر زۆر گرنگە ئەمە حاڵەتی یەکەم شتی دووهەم بەستنی بە شتێک بە زۆر بەتونینە بۆ نمونە باندجا چیفێ ئەکرێتە ئەژنۆ ئەمەش زۆر مهمە بۆ دیسان بۆ ئەوی چانسی دروستبوونی ئاوساوی کەمکەینەوە چونکە ئاماژەم پێگەرێک لەو شتانی کە تەشخیص لە ئێمە تێکایە و پزیشک دروستبوونی ئاوساوی ناو جونگەکە شتێکی تر بەرزکردنەوەی شوێنەکەیە دەستە پەنجەتە قاچتە هەر شوێنە بوو بۆیە عادەتەن ئەوانە قاچیان بەڕێکی مەسەلەن سەری نێشتێکە خەیتە ژێر قاچەوە دیسان بۆ ئەوی ئاوەکە بە جوانی بگەڕێتەوە بۆ بەشەکانی تری لەش و ئاو لەوێ کۆ نەبێتەوە و ئەگەر ئازاری زۆر بوو مەسەلەن ئێمە دەرمانی ئازاری ئەینە چونکە بەڕاستی هەندێک جۆریان ئەگەر بینی بێتن هەندێک لەو وەرزشەوانە پرۆفشنەڵ محتەریفانی کە یاری ئەکەن و ئەو هەموو توانە و ئەو هەموو زەبرە تووشی ئەبێ بەخیاڵە نایە بەڵام لە کاری پسڕانی بەسەری خاچەکانە قەپەکە بە چیمانەکە لە تاو ئازار ئەگری ئازارەکەی ئەمەنە زۆرە بۆی هەندێک جا لەوانێ دەرزی ئازاریان حەپی ئازاریان بینێ هەتا چەند ڕۆژێک و حازری ئەکەین بۆ ئەوەی کە پشکنینی بۆکەین و تەشخیص شینبوونەوە ڕۆدەدا دکتۆر لە پسڕانی بەستەرا زۆر کەم مەگەر ینی زەبرێکی زۆر بەخۆت بێت جونگەکە پسڕانێکی زۆری خوێنی خۆشینبوونەوە لە ئەنجامیی دروستە بێت پسڕانی ئەو بۆری خوێنانی کە لە ژێر پێستەکان عادەتەن ئیشەکی ئێمە لەگەڵ ئەو بەستەرە خاچی بەستەرەکانی نێو ئەژنۆ لە خۆڵاییە بۆیە زۆر بە کەمی شینبوونەوەی لەگەڵ باشە دکتۆر شاخەوان زۆر جار دەوترێت کە ماسوولکەی پیاوان بەهێزترە پیاوان لە کۆمەڵی ڕۆ لە ئافرەتان ڕەنگە بوونێتی جسمیان وابێت کە بەهێزتر بن و منداڵانیش لە هەمان کاتە دەمەوێت بزانم هیچ جیاوازیەک هەیە لە بەستنەوەی یاخود بەستەرەکانی ئەژنۆی پیاوان و خانماندا یا منداڵاندا دەشێ ئەمان ناسکتر بن بۆی هۆکاری یاخود جوڵەیەکی نەخوازا و بەسیتر و ئاسانتر زیاتر تووشی ئەم حاڵەتە بن بەدڵنیاییەوە نەک هەتا لە پیاوێک بۆ پیاوێکی تر بەپێی بەهێزی جونگەکە دەورە ئەبینێ خۆی ئێمە ئەگەر ینی بچینە تەفاسیلە زۆر ئاڵۆزە ینی توی جونگەکانمان پەیوەندی بە چەند فاکتەرێک یەکێ لەوانە لە فاکتەرە مهمەکان بەستەرەکە نییە یعنی خۆی بەستەرە ئێسکە بەڵام لە هەمووی تر توندی ماسوولکەکانە بەقووەتی ماسوولکەکانمان بە تایبەتی لە جونگی ئەژنۆ ماسوولکێکمان هەیە لە سەرانمان ئێمە ماسوولکی چواری پێڵێ بە ئینگلیزی پێڵین کوادریسێپس 4 سەرە 4 بەشە ئەم ماسوولکەیە بەشێکی زۆر گرنگی
تونی ئەژنۆمان دەراخە هەتا ئەژنۆمان بەقوتر و تونتر بێ ئێمە کەمتر تووشی زەبەرەوی باشە من حەزەکەم لێرە ئەم دەرفەتە بە هەموو وەرزشەوانەکانە کێشی ئێمە لە وڵاتی ئێمە خۆ گەرم نەکردنە پێڵێن ئەحمالەوە یاریەکانە من بە زۆربەی ئەوانی ئەڵم ئەحماو کرد بە دەگمەن ئەڵێ کردم ناڵم هەمووی 100% بەڵام لە سا هەشتا بۆ لە سانەوەی خۆ هیچ خۆ گەرمکردنێ ناکات تو ئەبێ ئەو شوێنانە و بکشێنی یعنی تونی کەیتەوە ئەمانە یعنی هەندێک شتی ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک ڕێگری لێ بکەین هەر ڕوئە بەڵام کەمی ئەکاتەوە ئەحما زۆر کێشەکانی جەستەمان و بە تابەتی پچڕانی بەستەر کەم ئەکاتەوە بۆ ئێمە گەر ئەم زۆر نەخۆش دەستمان ناوە لە ڕانی لەو کاتێک کە تووشی زەبرەکە بۆ سێرمان کردو ماسووی ڕانی زۆر زەعیفە لاوازە طبعاً جوگەکە شل ئەبێتەوە زۆر بە ئاسانی ئەپسڕێت لە خانمانە یعنی دایمەن ئەوانی ئێمە لە بەرەوەی کەمتر وەرزش ئەکەن و کەمتر ئەجۆڵێن دیسان ماسووکەکانیان و پاشان بەستەرەکانیان لاوازە بێ و هەندێک کەسەیە نەخۆشیە پێ ئێمە پێی ئەڵێن شلی جونگەکان و بەستەرەکانی لێن هەندێک کەسی هەموو جونگەکانی لەشە ئێمە تێستێکمانی ئاوا لە پەنجە گەوری ئەکەی خۆ ها پەنجە گەوری من لەوە زیاتر ناڕوە وەڵام ئەو پەنجە گەوری یەتە ئێرە ئەوانە پێویستە ئێمە هەر لە مناڵیەوە ئەو نەخۆشانی کە بەو شێوە بێنە لامان نەسیحەتیانەکەی ناڵی وەرزشکەن مەلە بکەن ڕاکردن جسمتان تونکەنەوە بۆی تووشی کێشە و زەبرانە باشە دکتۆر لە کاتی تر دێتە سەر قۆناغی چارەسەری وەرگرتن ئەم کەسانە دیارترین چارەسەریەکان کە بۆیان دەکرێت خۆی لە چیدا دەبینێتەوە هەر لە منداڵانەوە تاکو کەسانی گەورە و پیاوان و ژنانیش بەپێی تەمەنەکە ئەگۆڕن بە تایبەتی خۆی وەکو باسماکە کێشە گەورەکە پچڕانی بەستەرە خاچەکانی ناو شلەی ژوونگەکەی ئەگەر گەنج بێت خۆی شتەکە ئاوا پۆلێ نەکرێت ئەگەر گەنج بێت ئەگەر وەرزشەوان بێت یارزانێکی پرۆفشنەڵە محتەریفە پیشەگەرەکانی ئەوانی کە هەتا لای خۆمان من یاری کەسانی هەیە بۆ لامان وەرزشەوانی یانەکانە ئەمە بژێوی ژیانی لەسەرەوە یانەکەی پێویستی پێێتی ئەمانە زۆر چارەسەریان جیاوازە لەوەی کەسێکی تکە لە تەمەنی 40-50 ساڵە توش هەتا ئەگەر بەسەرە خاچەکەی پچڕابێت ئێمە چارەسەرەکەی ئەگۆڕێ لێرە ئێمە اعتماد دەکەینە لەسەرچی تا چەند جونگەی ئەژنۆکەی جێگیرە چکە نەخۆشەیە بەستەری پچڕاوە ئەڵێ وەڵی دکتۆر من هەر بەڕێگاڕم قاچم دەرئەچێ ئەمانە ئەبێ زوو نەشتەرگەری بکرێن هیچ مەجالی تیانە چونکە ئەو دەرچوونە وردە کەرکڕاگەکان و جونگەکە ئەخوات و تووشی سەوفانی ئەکا بەڵام ئەگەر کەسێک بێت یعنی هەشمانە گەنجە مەسا هەمانە 25 ساڵە تووشی ئەم زەبرە ئەبێ ئەڵێن یاری ئەەکەی تۆڵە نە بەس نەشتەرگەری نەکە من جارێکی تر شەق لە تۆ پەڵمان یاریتر ئەتوانێت بکات ئێمە نەسیحەتیانەکەی ناڵێن ئەتوانی مەلە بکەیت ئەتوانی ڕاکردنکەی ئەتوانی پاسیەکەی بەس ئەو یاریانی تۆپ و جەمپ و جوڵەی زۆری تیا نابێ ئەوانەکەی خۆی قبوڵێتی ئەڵە من مادەم جووەکەم جێگیرە لە احتیادیە دەرناچێت بۆچی نەشتەرگەری کەم چکە بەڕاستی نەشتەرگەری پچڕانی بەستەری ئەژنۆ زۆر ئاڵۆزە زۆر یعنی ئیزعاجە نەخۆشەکە زۆر بیکات گلەی لەو دکتۆرەکە کە عەمەلیاتەکەی کردووە ئێ بەس خۆی خەتای ئەو پزیشکە نییە چاکبوونەوەکەی کاتێکی زۆری ئەوێت و هیلاشیکی زۆر و چارەسەرێکی سروشتی زۆر درێژی ئەوێ وەکو لەوەی کە کێشەیەکی تری شوێنێکی تری دەشمان باشە دکتۆر زۆر جار بیستمانە کە بە تایبەتی لە کاتی مەلەکردندا زۆر کە لەناو ئاوەکەیە قاچی وەستاوە نەیتوانی وەرجۆڵی پێ بکات ئەم حاڵەتە بە پچڕانی بەستەرەکانی ئەژنۆ هەژمارەکرێت یاخود هۆکارەکەی بۆچی گەڕاتەوە ئەوە نەک لە کاتی مەسەلە مەلایە لەوانێت زۆر بمان لە کاتی لە تەمەنێکی جیاوازە تووشی وەستانی قاچمەمە لە کاتی خەوە ئەوە لاوازی ماسوولکەکانە بە تایبەتی لە ماسوولکەکانی پوزا ڕۆیە ئەو خوێنی کە لە قاچمانەیە فەرقی هەیە لەو خوێنی لە دەست و سەرمانەیە چکە خوێن بە ئاسانی لەسەرەوە ئەگەڕێتەوە بەڵام هی قاچ ناگەڕێتەوە بە تایبەتی ئەگەر ڕۆژێ زۆر هیلاک بوو بێتی تێر ئیشی کردو ئەنجا چووە بۆ مەلەکە ئەو خوێنە بە ئاسانی ناگە ماسوولکەکان فریان ناکەون ماسوولکەکانی لاوازە ماسوولکانی پوزی لاوازە چونکە وەکو حرەکەی پۆمپێک وایە پاڵ بە خوێنەکە ئەنێن بۆ سەرەوە ئەگەر ئەو ماسوولکانی لاواز بێت توانای گەڕانەوەی خوێنەکە بۆ چەند چرکەیەکی زۆرکەم خوێنەکە لەوێ ئەوەستێ تون قاچی تون ئەبێت ئازارێکی زۆر دروستەکە بەڵام چەند حرەکەیەکە ئەگە قاچی بۆ سەر و پاڵی پێوەنێ تۆزی یاری بە قاچێکی بۆ یان ئەگە تۆزم هەچەنە زۆر بە ئازارە مەساجی پوزی بۆ بکری خوێنەکە بگەڕێتەوە بە دڵنیاییەوەی هەر لەو کاتە کێشەکەی نامێنێت ئەوە پەیوەندی بۆ هیچ پەیوەندی بە بەستەر و کێشەکانی ترەوە باشە ئەو پرسیارم لێ کردی بۆی لادم نەچێت دەگەڕێمەوە سەر بابەتی چارەسەریەکان لە دوای ئەوەی ئەو کەسانە چارەسەری وەردەگرن ئەبنەوە بە کەسێکی ئاسایی دەتوان هەموو مامەڵێک بە ئەژنۆکانیان و جونگی ئەژنۆ قاچیان بکەن بەڵێ بۆنە هەتا ئەو کەسەی تەنانەت وەرزشکردنیش پێم وتی پەیوەندی هەیە بە جۆری پسڕانەکەەوە ئەگەر نەشتەرگەری نەکات ئەگەر هەتا پسڕانی جوزئی بێت یان بەس سترێس بوو بێت کێشەی نییە بەڵام کێشەکە ئەگە پسڕانی تەواوەتی بێت جوگەکەی جێگیر بێت بە چارەسەری سروشتی ئەمە چاکی ئەەکەینەوە هیچ کێشەی نابێت بە شەرتی ئەو وەرزشانەی کە باسم کرد تۆپێن و باسکتبۆڵ و ئەمانە ئەوانی کە جەمپ و تۆپ پشتی تایە گەڕان و هاتوشوی ڕاکردنی زۆری تیا نابێ ئەوە بکات بەڵام ئەگەر
کەسێکی پیشەگەر و محتەریف و جونگەکەی زۆر جێگی نەبوو ئەبێ نەشتەرگەریکە لە هەر هەموویە یعنی بە حتا نەشتەرگەری ئەکاوەکو خۆی لێتەوە بەڵام ئێمە دایمەن ئەڵێ هیچ شتێوەکو ئەوە نییە کە ئێمە خوای گەورە بۆی دروستکە قەت نابێتەوە بۆ بۆی ئەبێ کەسەکە زۆر ئاگای لە خۆی بە پاشان خۆی هیلاک نەکات ئیحما بکات چارەسەرێکی سروشتی و ڕاهێنانێکی زۆری ئەوێ نزیکەی 6 مانگ بۆ 9 مانگی پێ ئەچێت ئەو چارەسەرش سروشتی چۆنە دکتۆر طبعا بە جیهاز ئەگرێ لەگەڵ ڕێنماییەکان هەمی تەمارینە و دایمەن کێشێکی تر ئێمە لەگەڵ نەخۆشە ئەوەیە هەمووی تەنها ئێمە دامانە ناوە لە ینی شتێکی پرۆتۆکۆڵێکی عامە بۆماندان داوە مەسەلەن 2 هەفتە یەکەم ئەم کەسە ئەبێت چی بکات ئەمە باسی ئەوە ناکەم کە نەشتەرگەری یەکەم لە 2 هەفتە بۆ 6 هەفتە چی بکات لە 6 هەفتە بۆ 3 مانگ چی بکات لە 3 مانگ بۆ 6 مانگ چی بکات هەمووی منهەجە هەندێک کەس مەسەلەن مانگمانونی یەکەم بەردەوام بێت دوای تاقەتێت دوای 6 مانگێت تۆڵە دوکتۆر ئەژنۆم وایە خراپە ئەوەی هەیت بۆی کێشەمان بۆ دروستەکە بۆی ئەبێ بۆ پرۆتۆکۆڵی پرۆگرامە بڕوات بە جوانی لە هەتا نزیکەی 9 مانگ زۆربەی ئەوانی هەتا لە جیهانە لە 9 مانگە قەرارەیەنەوە بگەڕێنەوە ناو یاری بۆ ئەگە کەسێکی وەرزشەوانێکی زۆر باشیش بێت ئەتوانێت بچێتەوە یاری بەڵام ئایا شانسی پچڕانی هەیە بەڵێ بەدڵێ ئەی بۆ ئەوەی ئەساسەکەی خۆی پچڕا بۆ ئەمەی کە دروستمان کە چکە بەستەرەکە نادورێتەوە بەستەری خاچەکە ئەبێ بۆی دروست کرێتەوە ئەی کە دروستی کردو لەوانێ ئەویش بە هەچ کێشێکی تر بپسڕێ باشە دکتۆر زۆر جار دەوترێت کە کڵاوی ئەژنۆ دەگۆڕێت و نەشتەرگەری بۆ دەکرێت هەمان گرفتی هەیە پچڕانی بەستەرەکانی ئەژنۆە یاخود چییە؟ جیاوازە؟ شەکە زۆر جیاوازە گۆڕینی جونگەی ئەژنۆ شتێکی ئاڵۆزە بۆ ئەو کەسانە ئەکرێت کە جونگەکان زۆربەی لە بەوەی سەوفانەوەتە خورانی جونگەکە و ئێسەکە بە کەڵک نەماوە هەردوو ئێسەکە جونگەیان نامێنێ شلەی جونگەکە نامێنێ ئەنووسێن بێتەوە ئیتر ئێمە هیچ چانسێکی چاکبوونەوەی نە بە دەرزی نە بە عیلاج تەبیعی چارەسەری سروشتی چا نابێتەوە ناچار جونگەکە ئەگۆڕێ جونگەکە چۆن ئەگۆڕێ هەردوو سەری ئێسەکە لە ئەبرێت و شتێکێک کە مەسەلەن شتێکی دروستکراوە بۆی دەئەبێت و پاشان هەفتەیەک و مانگێک چارەسەری سروشتی و ڕێنمایی هیچ کێشەی نامێنێت و ژیانێکی ئاسایی ئەبێت طبعا ئەوەی کەسی پێش ئەوە توانێت ڕۆشنی نامێنێ ئازارێکی زۆرە بەڵام دوایی هیچ کێشەی نامێنێت و ژیانێکی ئاسایی ئەتوانێت بەڕێت دکتۆر پێم خۆشە لە کۆتاییە دوا ڕێنمایی خۆت یاخود من پرسیارێک لە یادم چوو بێت ئاماژی پێ بکەم و خۆت بتەوێت لەسەر بابەتێکی دیاریکراوە قسە وڵا دەستی خۆش زۆربەی شتەکان باس کرد تەنها ڕێنمایی ئێمە وەکو پزیشک بۆ کەسە خۆشەویستەکانمان ئەوەیە کە ئاگاتان لە خۆتان بێت جەستە و بەهێزنی وەرزش مەکە وەرزش بە شێوەیەکی دروست ئەکرێت چەندها کەسانی پسپۆرمان هەیە نەک پزیشک بێ وەرزشەوانمان هەیە ئەتوانن داوایان لێ بکەن ڕێنماییان بنێت جەستەمان بەهێزکەین پاشان بی لە جۆری یاریەکان کەین هەندێک کەسێ بە کەڵکی وەرزش نە من نەخۆش هاتۆ بۆ لام وتێتی بە حیاتم یاریم نەکردو بە زۆر بردوارم یەکەم شەق هەڵم لا تۆپەکە قاچم سوڕات تووشی ئەمە بوو ئەخ بەڕاستی ئەمە شتێکی ینی گوناحە تۆ کەسێک تووشی ئەو هەموو پارە سەرفکردن و هیلاکی و ئازارە بێت لە پێناوی شتێکە کە تۆ لی نازانی بۆیە ئحما زۆر مهمە خۆگەرمکردن پێش یاریکردن ئەمان سەعاتێک ساحەکە ئەگرن یاریکەن و ئەزان ئەگە 59 دقیقە بێت زەرریان کردووە ئەو دقیقە زەرەر زۆر لە هەمووتانەیە بەم شێوەی لەو جۆری ساحانی یاریتی ئەکەن بە دڵنیاییەوە لە سانەوەیان معڕەزم بۆی کە تووشی ئەم کێشاون نەبن بە هیوای ئەوەی هەموو لە شتاف و تەندروست بوون تووشی کێشانە هیوادارین دکتۆر ماندوو نەبی سپاس بۆ یەکیان بەیانی میوانمان بوو سپاس بۆ دکتۆر شاخەوان عەلی پسپۆڕی نەخۆشیەکانی ئێسکوشکاوییان بەیانی لە سودی وانی باش کوردستان میوانمان بوو خۆشەویستان